سەلام و ڕەحمەتی خوای گەورە بڕژێ بەسەرتانە بینەرانی بەڕێز خۆشحاڵین لە وەرزی یەکەمی بەرنامەی خێزانی کورد لە تاراوگە پێتان شادەبین. بەرنامەی خێزانی کورد هەر وەرزە و لە وڵاتێکی ئەوروپی و ڕۆژئاوا ئەنجامەدرێت. باسی کێشە و گرفتەکانی خێزانی کورد لە وڵاتانە دەکات لەگەڵ بانگەواز خواست. کەسایەتی کۆمەڵایەتی، یاسایی و بوارەکانی دیکە گفتوگۆی لەسەر دەکا و چارەسەری دەخاتە ڕوو. لە بەرنامەی یەکەمی باسی خێزان و ئەرکی ژن و پیا و لە نێو خێزانی کورد لە تاراوگە سەرەتا لەگەڵ هاوکارانم ئەو پاکێجەمان لەسەر کوردانی بەریتانیا بۆ ئامادەکردوون با پێکەوە ببینین دواتر ئەگەڕێینەوە لاتان. ئێرە شانشینی یەکگرتووی بەریتانیایە کە بە بەریتانیای مەزن لە جیهان ناسراوە. ئەو وڵاتە نەداگیرکراوە و نەجەژنی سربەخۆیی هەیە و نەدەستور. موسڵمانان لە وڵاتە بەردەوام لە گەشەکردندان بە جۆرێک بە پێی ڕۆژنامەی دەیلی میلی بەریتانی ژمارەی موسڵمانان لە بەریتانیا ساڵی 2020 گەیشتە زیاتر لە 3 ملیۆن کەس. ئیسلام بە شێوەیەکی خێرا گەشە دەکات و ئاینی مەسیحیش لە پاشەکشەدایە. ئەمە قسەی ڕۆژنامەکەیە. کورد وەکو میلەتێکی موسڵمان هەر لە سەردەمی دروستبوونی پەیوەندی لە نێوان ئیمپراتۆریەتی عوسمانی و بەریتانی ئاشنایەتی لەگەڵ ئەم وڵاتە پەیدا کردووە. بەڵام تاکو ئێستا هیچ ئامار و سەرچاوەیەکی مێژووی لەسەر ژمارەی کورد لە بەریتانیا و مێژووی گەیشتنی یەکەم کورد لەم وڵاتە ڕوون نییە. ڕەوەندی کوردی موسڵمان یەکێکە لە ڕەوەندە دیارەکان بە شێوەیەکی گشتی لە هەموو بەشەکانی بەریتانیا بڵاو بۆتەوە و ژمارەیەکی زۆری کوردیش ڕەگەزنامەی بەریتانیان وەرگرتووە و هەموو مافێکی یاسایی و مەدەنیان هەیە وەکو سەرۆگۆزیرانی ئەو وڵاتە. لێرە کورد زیاتر لە 29 مزگەوت و 26 قوتابخانەی هەیە کەوانەی زمانی کوردی و پەروەردەیی و نوێژی هەینی و فەرزەکان و بۆنە ئاینیەکانی تێدا بەڕێوە دەچێت. لێرە بەپی ئاینی ئیسلام و دابوونەریتی خێزانی پرۆسی هاوسەرگیری بەڕێوە دەچێت. کوڕان و کچی کورد لێرە هەم بە یاسا هەم بە پەیڕەوی ئیسلام هاوسەرگیری دەکەن. بەشێکی دیکەش لە ڕێگەی مامەڵی یاسایی هاوسەرەکانیان لە کوردستان دەهێنن. مزگەوتەکان و هۆڵەکان چالاکی ئاینی و کۆمەڵایەتی بە ئازادی تێدا بەڕێوە دەچێت. بەڵام لە پاڵ پرۆسەکانی هاوسەرگیری لە نێوان تەنیانەتەوەی کورد هاوکات هاوسەرگیری لە نێوان کچان و ژنانی بیانی لەگەڵ کورد هەیە. بەڵام لە ئێستادا جیابوونەوە و لێکتێنەگەیشتنی خێزانی لە نێوڕەوەندی کوردی دروست بوو و ڕۆژانە جگە لە جیابوونەوە لە ڕیجستەر ئۆفیسەکان تۆمار دەکرێ هاوکات لە مزگەوتەکان پرۆسەی جیابوونەوە هەیە. هۆکارەکانی هەڵۆشانەوەی خێزانە کوردەکان چین؟ بۆچی خێزانی تازە و گەنجەکانی کورد بۆ لێکجا دەبنەوە و کێشە و گرفتەکانیان بۆ دروست دەبێ؟ ئەمانە لە بەرنامەی خێزانی کورد لە تاراوگا گفتوگۆی لەسەر دەکەین. دووبارە سڵاو. بۆ گفتوگۆی زیاتر لەسەر تەوری بەرنامەکەمان ئەچینە لە بەڕێز مامۆستا عەبدولحەمید بانکخواست. مامۆستاگیان بەخێر بێت. ڕێگایەکی دوورتان بڕێ و بەم لۆکداونە هاتوونەتە ئێرە. سپاس دەکەین. مامۆستاگیان ئەمەوێت لە پرسیارێکی تەقلیدیەوە دەست پێ بکەم. واتای هاوسەرگیری لە ڕوانگەی شەریعەتی ئیسلامەوە چییە؟ بسم الله الحمد لله الصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه أما بعد. حقيقة هاوسەرگیری دیارە ئەوەی کە ئێمە چاومان تێکرد بێ یاخود ئەوەی کە بڵێن هاتۆتە بەردەستمانە و یاخود چونە ناو مەوزوعەکەیە خەڵکەکە لە واتای هاوسەرگیری تیانەگەیوە چونکە حقيقة هاوسەرگیری یەکێکە لەو عیبادەتانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێ خۆی نەخاتەنە ئەو عیبادەتە لە ئێمە نییە. پێغەمبەری پێشەوە ئەفەرمێ عليه الصلاة والسلام فمن رغب عن سنتي فليس مني. ئەو حەدیثە کۆتا حەدیثەکەیە بۆوە ئەڵێ خەڵکانێک هەون وتان ئێمە ژنان خەریک بە عیبادەت دەبین سەرقاڵی خاو خێزان نەئەبین. پێغەمبەری پێشەوە عليه الصلاة والسلام فەرمی هەر کەسێک لە ڕەفتار و گفتاری ئێمە لابدە وە لە ئێمە نیە معنێ ئەوە نیە مرتد بێ و کافر بەڵکو لە زمرەی کەمال نابێت لەگەڵ سەحابە و پێغەمبەر صلی الله عليه وسلم حەشری بکرێ. جاکەوەتە ئەوەی کە ببوورە کەواتە ئەتوانین بڵین ئێستا زۆرێک لە هاوسەرەکان لە واتای هاوسەرگیری تێنەگەشتون؟ ئەبەدەن تێنەگەیشتون. تەنها هاوسەرگیری عورفێکە عادەتێکە گەنجێکە پێگەیوە ئەبێ ژن بێنێ ئەوەی لە مێشکدا چەسپیوە ئەگەر نابێتە سەر ئەسڵە خوای پەروەردگار سبحانه وتعالى کە ئێمە خۆمان بە شوێنکەوتەی محەممەد دەزانین صلی الله عليه وسلم و پابەندین بە ئاینی پیرۆزی ئیسلامە خوای پەروەردگارە فەرمێ قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له. يعني لو آية آماجة بحياة مردن أكا جيان مردن مان أبي بخوابك كشريكينيا وبذلك أمرت أري بوشي وأمر بيكرا كوات أبي إما كهاوسەرگیری ئەکەین مەبەستمان خوا پەرستی بێ و نزیک بوونەوە بێ لە خوای پەروەردەگار نەک تەنها هەوا و
ویست و کەلچە و دابوو نەرید بێت بۆیە کە دێنە ناو ئەو پڕۆژە مەزنە ئەو پڕۆژە گەورەیە لە سەرەتاوە بەڕاست و دروستی نەهاتوین بۆیە ئەبینین کە دێنە ناوێ هەڵی زۆر ڕوو ئەدە و نسبەی تەلاق زۆر ئەبێ. بەڵێ مامۆستاگیان بەڕای بەڕێستان لێرە یاخود لە کوردستان بێگومان جیاوازیەک هەیە لە ڕووی ئەرک و مافی هاوسەرەکان بەرامبەر یەکتر. ئایا خراپ تێگەیشتن یاخود ئایا دەوری ژینگە دەوری هەبووە لەم بوارەیە؟ لە ڕاستیدا هەر ئەگەڕێنەوە سەر خاڵی یەکەم ئەگەر ئینسان زەواج وەکو عیبادەت بکە وەکو عیبادەت چێتە ناوێ عیبادات ئومور تەوقیفیە ینی خاڵی کۆتایی پێهاتوون لەلایەن خوا و لەلایەن پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم خاڵانەی چۆن لە کوردستان نوێژ 4 ڕکعەتە نابێت لە بریتانیا نوێژ 3 ڕکعەت بێت لە کوردستان واجبە لە چ واجب ئەوانیە لە بریتانیا لە چ واجب نەبێت حتى کۆمەڵی خاڵی هاوبەش هەیە لە دەرەوەی وڵات بە یاخود لە ناو کوردستانە بێت. بەڵێ بێگومان چونکە ئێمە کە خۆمان بە موسڵمانە زانین یەکشت خوای پەروەردگار لە بیدایەتی سوورەتی ئەلمائیدە ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا یعنی ئەوانەی کە ئیمانتان هێناوە خۆتان بە ئیماندار و ئەهلی ئیسلام ئەزانن ئەوفوا بالعقود ئەوفوا بالعقود ئەوە ئەمرە ئەبێ تۆ خاوەنی عەهد و پەیمان بی کە عەهد و پەیمانتدا ئەبێ وەفات هەبێ و جێبەجێ بکەیت جا هیچ عەهد و پەیمانێکیش خوا وا بە گەورەی باسی نەکردو وەکو زەواج خوا لە قورئانە ئەفەرمێت وكيف تأخذونه وقد أفضى بعضكم إلى بعض وأخذنا منكم ميثاقا غليظا زواج بعهد بيمانك زور بتوقل خوا وصفي أكاد إذن كسك أجر بابن بديني خواي پروردگار باورناكم بيه خيانة لو عهد بيمانه بكات كلما بيني خوي وآفرتك عن آفرتك لما بيني خوي وبياوك نوان ديتي برياري النسر داوه إذن هل أقرينو سر خالي يكم سرتاي هاتنا ناو زواجه گنج كان من يا كچا كان من فقهي زواج نازانن تنها زختێکە لە سەریان تۆ کوڕم پێ گەیوی ژن بێنە کچم ئاخر تەمەنت ڕۆی ژن بێنە شوو بکە لەوەیە زیاترنی. مامۆستاگیان بەپێی کارەکەی بەڕێستان و کوبان خوازێک ئایا گەنج یاخود گەورەترین گرفت کاتێک گەنجەکان یاخود ژن و مرد کە زەواج ئەکەن چییە لێرە کە زۆرترێتە بەردەم بەڕێستان؟ واللهی زیاتر ئەو بابەتانی کە دێتە بەر دەستمانە و زیاتر ئەو بابەتانی کە کێشەی ناوەتەوە ئەوەیە هەروەک ئاماژەم کرد خەڵکەکە نازانێت زەواج بکات ینی پێش ئەوەی کە تۆ کوڕژنی بۆ بێنی تی بگێنە یەکەم جار زەواج عەهد و پەیمانێکە لەگەڵ خوا فەرمێ وأخذنا منكم إشارة بهمو تاكك ميثاقا غليظا كواتا أما أقريته بأو خزانة ياخد أو جنجي كلوي هاتوا أو جهليك هيا نبران بربا مسألة زواجة چونك زواج ماتوا العقدة ماتوا العهودة ما بيني نيروميك أمانا واجبات يعني هيا چه بياو بسر جنا چه جن بسر بياو خواهي پروردگار فرمي ولهن مثل الذي عليهن بالمعروف چۆن ئافرەت واجبی ئەرکی پیاوی بەسەر شانەوەی ئەوش ئەرکی هەیە بەسەر پیاوەوە جا لەو بینەدا ئەرکی مشتەڕەکیش هەیە هەردووک تەرەفیانە نە پیاوەکە ئەرکەکانی خۆی ئەزانێ یاخود ئەگەر بشی زانێ ئەو ئافرەتە نایزانێ و ئەو ئەرکانەی ناداتێ لێرە تەسادوم دروستە بێت. مامۆستاگیان ئەتوانیت ئاماژە بە چەند ئەرکێک بکەیت هەردوو هاوسەر ژن بەرامبەر پیاو و پیاو بەرامبەر ژن چه ئەرک و مافێکیان هەیە لەلای یەکتر؟ وڵی خوای پەروەردگار فەرمێ ئەگەر بە کورتی گرنگترینیان ئاماژە پێ بێت گرنگترینیان چەند خاڵێک ئاماژە پێەکەم ان شاء الله تعالى. طبعا خواهي پروردگار سبحانه وتعالى فرقي ما بين جنوب پیاوی نکردو لمسألة الريز لنان وقوريا يكشت هلاي خواهي پروردگار إن أكرمكم عند الله يتقاكم كامتان لهموتان تقوى زياتر أو لا إخوة لهمو كسبي روسترو برسترو قورتر جن بي پیاو بي لا إخوة يكسان بلام لآياتك آماجا كزورنا حزاني إسلامش أو آياتا قوزنا بويك بيكنا هدفك ولداني إسلاما كخواي پروردگار فمي ولهن مثل الذي عليهن بالمعروف وللرجال عليهن درجة وبياوان بليكان بسر جنانة وهي أو بليك هيانا بلي تكليفة نك بلي تشريفة بلي تكليف يعني جب تكليفي بياو زياترة أرشي بسر شانا زياترة وك أوي آفرد أما مسألة تشريف كامي تقوي زياتر به أو يعني لا إخوة قورترا نك والله أو بياو بوي لكن خوا بريسترا جاء أو أركاني ك بياو هيتي بسر آفرته يكلو أركانه الاستمتاع
الاستمتاع يعني شي پیغمبر عليه الصلاة والسلام أفرمي إذا دعا الرجل امرأته إلى فراشه أجر بياو داوي سرجيك لخيزانة لا شك إن الله لا يستحي من الحق خواش شرم لحق ناكات زواج أو اشتشروا دائما هم برهمي أو بابتين ك للرێگەی گەیشتنی دایک و باوکێکەوە ئێمە هاتوونەتە بوون ڕۆژانە لەو کێشانەیە تەلای بەڕێستان دێتە لامان زۆر دێتە لامان یەک لەو خاڵێک کە زۆر گرینگە خەڵکەکە گرنگی پێ نادە ئەبینی ئەو ئافرەتە حەقی ئەو پیاوە نادات حەقی سەرجەیی ژن و مێردایەتی نییە لە بینیانە پێغەمبەریش فەرمێ هەر ئافرەتێک پیاوەکە داوای لێ کرد و حقي بياوكي ندا بياوك اللي توربو فمن لعنتها الملائكة حتى تصبح ملائكتي آسمان لعنتي لأكن حتى وكل خو هلسته بلام كاما آفرت وآفرتك عزي شرعين بآفرتي نخوشة ناكري بياو ظلمي ليا بكات چونك لا ضرر ولا ضرار لإسلام ما مستقيان عفو ما مستقيان ليرة اكو برستان اقادارن لتاراوكا اتوانين بلين زور بي زوري وەسائلەکانی خێزان لە ماڵ لە هەر شتێک بەردەستە ئایا هۆکار چییە کە هاوسەرەک یاخود کە ئافرەتەکان ئەم ئەرکەی مێردەکانیان جێبەجێ ناکەن هۆکار زۆرن ینی ئەگەر خاڵەکانمان تەواو کرد بە حەقی پیا بەسەر ئافرەتە چاتر مەوزوعەکە واضحتر ئەبوو بەڵام ماتۆن ئاماژەت بۆ هۆکار کرد هۆکار زۆرە طبعا لا شك ئەگەر ئینسان حستا بە بنیاتنانی ئەو پرۆژەی زۆر مقدسە چکە خوا بمیثاقی غلیظ ناوی هێناوە کە مقدسە بەلای شەیاطینی زۆر گەورەیە کە نێڵن سەرکەوتوو بێت بەلای شەیاطین و شەیتانە ئینسانەکان و شەیتانە جنەکان بەلایەن زۆر پرۆژێ زۆر شتێکی خاڵێکی گرنگە کە نێڵن ئەو پرۆژە سەرکەوتوو بێت چونکە خوای پەروەردەگار سبحانه وتعالى فەرمێ فيتعلمون منهما ما يفرقون بين المرء وزوجه لو سحرانك كسخ فير السحر بي إيش شياطين شي خلق فير السحر كان يعلمون الناس السحر أو السحر كفير أبن بيروسترين إيش بلاي الشيطان أوي جنو ميرد ليق بكن كواتا بلاته السيد نبي زوري جنو ميرد كان شي سحريان هيا چونك إيش الشياطين أوي جنو ميرد ليق بكن آية الشيطان تنها شيطاني زنمان هيا شيطاني إنسيج بل دليل خواهي پروردگار فرمي وكذلك جعلنا لكل نبي عدو شياطين الإنس والجن يوحي بعضهم إلى بعض زخرف القول غرورا ريخوار ريقي داوة بويك شيطان إنسان كانوا شيطان الجن كان روبروي بيغمبران ببنوه بنهيني نامه بو يكتر أن ينو هاني يكتر أدم كواتي إما الشيطان من هي إنسان الشيطان من هي جنة جاء يك لو تشاشاني كالزور باو سرحل أدا پەیوەندی ئەو ئافرەتە بە دەرەوەی ماڵەوە جا خزم و کەسە ڕەفیق و هاوڕێ و دۆستەکانیەتی ئەمانە ئینسانی باش نین ئامۆژگاری خراپێکن ئەمانە شەیتانە ئینسانەکانن دێنە ژوورێ ماڵەکەی دێتێک ئەدەن یا خۆت شەیتانە جنەکان لە ڕێگەی جادووە لە ڕێگەی سحرە بە تایبەتی مامۆستاگیان ئێستا لەوانەیە بینەرانمان لە کوردستانیشەوە ئێمە ببینن ئایا ئێمە لە تاراوگەین ئەم شتانە ڕاستە لە کوردستان بەرگوێمانەکەوێت کەسانێکی زۆر لەم بوارەیە کار ئەکەن یاخود خەڵک ئەچنە لایەن لە کوردستان ئایا لێرە ئەو شتە هەیە یاخود چۆن بڵێ جادوگەر هەیە کەسی ساحیر هەیە لێرە ئەو کارانە بۆ کوردەکان کات لا شەکە مەسئلەی ئەوانەی کە ڕوقیە ئەخوێنن حقیقەتەن جادو هەر لە کوردستانان نییە بەڵێ من لەو سەفەرێکە لە عومرە بووم برایەکی باوەڕ پێکرا و ئەوەی پێڕاگەاندم وتی مامۆستا ئیحسائیەی جادوگەرەکانمان کردو لە سلێمانی تەنها لە سلێمانی ئەو برا خەڵکی سلێمانی بوو لە عومرە پێی وتم لە مەککە وتی 900 جادوگەرمان حیساب کردووە ئەم 900 جادوگەر ئەگەر هەر جادوگەرێک ڕۆژە یەک سحر بکەن 900 ماڵ تێکەچێت ئەمە تەنها لە سلێمانی ئەمە لە سلێمانی ئەی لە هەولێر چەند ئەی لە کەرکووک و دهۆکا چەند ئیدەن سبحان الله شەپۆڵێکی ئەو کوفرە هاتووە ڕووی کردوتە ئەو خەڵکە بەشی زۆری ئەوەی کە ئەبێتە مضەحی ئەو بابەتەش عائلە هەڵەوەشێنەوە و زۆرتریش مشتریان ئەمانە ئافرەتن جا ئایا لە ئەوروپا ئەوە هەیە بێگومان بۆیە من ئامۆژگاریم بۆ هەموو ئەو بەڕێزانە هەیە کە کێشەی کۆمەڵایەتیان هەیە کێشەی خێزانیان هەیە لە ئەوروپا کە زانیان خێرا پەلە نەکەن بۆ مەسئلەی تەلاق و لێکجیابوونەوە تاوەکو خۆیان ئەگەێنن بە کەسێکی شارەزە لەو بوارەوە چاویان تێ بکات چونکە لە ئەوروپا کوڕەکەی پێگەیوە لە کوردستان حەزیان لێ کچیان بێتە ئەوروپا یا کچ حەزی لێ بەبێ ئاگەرەی داک و باوکە ئەبینین جادووی کردووە لە کوڕە لێرە
یا ئەبینی کچی لێرە پێگەیوە برایەتی پوریەتی خزمەتی لەوێ جادووی لێ کردووە بۆی کوڕی ئەوان بێنێ بۆ ئەوروپا یا ئەوەتە لە تەماع یعنی لە حەسادەتە بینی ئەو ئینسانە ژیانی الحەمدلله خوا ئینسانی طبقات کردووە هەیە فەقیرە و هەیە دەوڵەمەندە و هەیە لە ئەمانە ئەو لە ئەوروپای قامەی هەیە و ژیانی خۆشە ئەلێ حەسادەتی پێ ئەبەن جادووی لێ ئەکەن تا توانین بڵین زۆربەی کێشە بچووکەکانی ناو خێزانەکان ئەگەڕێتەوە بۆ ئەم بوارە گومانی تیانە بۆیە ئەڵێم هەر کەسێک کە بینی شتی بچوو گەورە ئەبێ بۆی کۆنتترۆل ناکرێ بە تایبەتی پیاوان چونکە پیاوەکان خوا ئەمری پێکردوون یا ئەیها الذین آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا ئیدەن پیاوەکان لێرە مەسئولن خۆتان و ژنەکانتان منداڵەکانتان لە ئاگری جەهەنەم بپارێزن جا تێکدانی خێزان بە تایبەتی لە تاراوگە لە دەستدانی منداڵ ئەوەی کە زەرمەندە بێ منداڵەکانن فبۆیە ئەبێت ئەو باوکەیە ئەو مەسئولەی کە هاتۆتە ژێر ئەو پرۆژە گەورەیە کە خوا میثاقی غەلیظی ناو ئەبات ئەبێ ئاگادار بێت مەسئولیەتێکی زۆر گەورەی لەسەرشانە حتا بۆی ئەکرێت تەحملکە بەڵام ئەگەر زانی شتە بچووکەکانی بۆ کۆنتترۆل ناکرێ و لێی گەورە ئەبێ ئەڵێن خۆت بگەێنە بە کەسێکی شارەزا لەو بوارانە با ڕوقیایەکت بەسەرا بخوێنێت پێش ئەوەی ڕوقیە پێش ئەوەی کە هەنگاوی تر بەهاوێن ئینشاءالله بەڵێ دەست خۆش بەمە مەساگیان ئێستا چینە لای ناوبڕێک و پاشان ئەگەڕێنەوە گفتوگۆی زیاترەکەین فەرمون بەڕێزانە چینە لای ناوبڕێک جارێکی دیکە سڵاو مامۆساگیان ئەگەر بچینەوە سەر پرسیارەکەی پێشوو باسی سحرمان کرد ئەم بابەتە لای بەڕێستان چۆنی بەرەنگاری ئەبنەوە ڕاستیدا بێ کەسی شارەزا هەبێت لە ڕوبەڕووبوونەوە و بەرەنگاربوونەوەی ئەو جۆرە بابەتانە و هەروەها ئەو ژن و مێردەش لە ماڵی خۆیان هاوکاری خۆیان بن ینی ئەبێ هێزێک توانایەک بدەن بە خۆیانە ینی بە گەورە تەماشای ئەو بابەتە نەکەن بەڵکو بچووکی کەنەوە تاوەکو ئینسان بە گەورە تەماشای بابەتی سحر و جن بکات ئەوان زیاتر زەفەریان بە ئینساندا ئەشێت چونکە خوای پەروەردگارە فەرمێ أنه كان رجال من الإنس يعوذون برجال من الجن فزادوهم رهقا إذن إنسانان كبيونديان بجنكان وكردوا فزادهم أي زادوا الجن رهقا يعني طغيانا وكفرا وعنادا وجرأة هم يقريتوا إذن أو إنسانك بيونديان بو جنانا وكردوا أو جنانا يستوى أزان نشتيان بو أكري بو يدس دريجي أكن طبعا أواي بەڵام تا ئینسان بەبێ دەسەڵات تەماشیان کات ئەویشان بەچی ئەکرێ بە تەوەکولکردنە سەر ڕەب العالەمین سبحانه وتعالى چونکە خوای پەروەردگارە فەرمێ سبحانه وما هم بضارين به من أحد إلا بإذن الله ناتوانن زەرر بە کەس بگەێنی ئیلا مەگەر خوا ڕێگە بدات تۆ ئینسانیش کە تەوەکولی کردە سەر خوا حەقە تەوەکولیه ئیتر خوای پەروەردگارە فەرمێت ومن يتوكل على الله فهو حسبه ئەوەی کە تەوەکولەکەتە سەر خوا پشتێگرێ جا من بزانم خوا پشتم بگرێت چێ ئەتوانێت زەرر بە من بگەێنێ کەواتە توانین ئەمە بستینەوە بە خاڵی یەکەم هەمی گەڕێتەوە سەر نەزانین لە زەواج ئەبێ بزانین زەواج عیبادەتە و ئەو عیبادەتێکی زۆر گەورەیە لەلایەن خوا بۆیە شەیطان و شەیاطینە ئینسانەکان و جنەکان هەموو حەولیان ئەوەیە ئەو پرۆژێ هەڵوەشێت ئەمە بە ئەرکی کێ ئەزانی بەڕێستان بە ئەرکی دایک و باوکی ئەزانی یاخود ئەرکی کۆمەلگەیە جالی ئیسلامی ئەو دایک و باوکە مەسئول كلكم راع وكل راع مسؤول عن رعيته هەمووتان وەکو بەرپرسارن و ڕۆژی قیامەت ئەتان وەستێنم پرسیارتان لێ ئەەکەم پێش ئەوەی ژن بۆ کوڕەکەت بێنی تێی بگەێنە زەواج ینی چی پێش ئەوەی کچەکەت دەی بەشوو تێیەگەێن چونکە ئێستا ئەو کچە ئەدەین بەشوو ئەگەر هەموو ئومەتی ئیسلام کۆ بێتەوە ئەو زەواجە شەرعەن دانامەزرێ عەقد نیکاحەکە ڕاست نییە باتڵە حتا کچەکە نەڵێ قبوڵمە بۆچی چیت قبوڵە کچەکەم چیت قبوڵەکە قبوڵە ئەوە بێ بە مێردم مێرد یعنی چی ئەبێ بۆی شی بکاتەوە مێرد یعنی کۆچ کچەکەم تۆ وەلی ئەمرت نەما ئەو پیاوە ئەبێ بە وەلی ئەمری تۆ لە فەرمانی دەرمەچە کە ئەمری پێکردی لەسەر چاکە چونکە ئەبێ لە ماڵە سەرکردێک هەبێ و ئەندامەکان هەبن کە کێشەکانیان گەڕێنەوە لای ئەو سەرکردێ بۆی بتوانن کەشتی ژیان بە ئارامی بگێنە کەناری پەڕینەوە و سەرکەوتوو بن لە ژیان بێگومانمە پێویستە بۆ هەردوو لە بۆ کوڕەکەش و بۆ کچەکەشکە بۆ هەردوو لە ئەبێ تەوعیە بکرێن پێش ئەوەی زەواج بکرێت بەڵێ مامۆستاگیان کاتە ئەتوانین بڵین ئەرک و مافەکان هەمەلایەنن واتە هەردوو لە
ئەبێت ئەرک و مافەکانی یەکتری بزانن پاشان ئەتوانن پرۆسەیەکی سەرکەوتوو ئەنجام بن پرۆسەکەیان سەرکەوتوو بێت لە داهاتووە بۆ ئەوەی مناڵەکانیشان بتوانن لە داهاتووە پەروەردەیەکی ئیسلامیانە و پەروەردەیەکی سەرکەوتوو بن بۆ ناو کۆمەلگا. بێگومان ناشەکە ئەمە خاڵیەکمان یەک خاڵمان دەست ئیشارەت پێکە بوو ئەلیستیمتاع یا ئەوەی کە ئافرەت وەڵامی پیاوەکەی بداتەوە بۆ مەسئلەی عشرەی زەوجی. خاڵێکی تریان ئەو ئافرەتە کەسێک نێنێتە ماڵ ئەگەر مێردەکەی پێی ناخۆشە ئەگەر مێردەکەی پێ ناخۆشە بۆی نییە. پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم لا يحل لامرأة أن تصوم وزوجها شاهد إلا بإذنه ولا يأذن إلى بيته إلا بإذنه أو ولا يأذن بيته إلا بإذنه. فەرمێ ئەو ئافرەتێک ناتوانێت بە ڕۆژوو بێت یعنی جائز نێ بە ڕۆژوو بێت مێردەکەی لەوێ بێ هەتا ئیزن لە مێردەکەی وەرنەگرێت. ئەمە کامە ڕۆژە ڕۆژی واجب نییە ڕۆژوی سنت ئافرەتەکە بۆ سنت بە ڕۆژووە ئەڵێ پیاوەکە بە ڕۆژوو میاخود نالوانێت پیاوەکە ئیشی بە ئافرەتەکە بێ شتێکیان پرۆژەیەک شتێکیان هەبێ ئەبێ پرسی پێ بکات و هەروەها ڕێگە بە کەسێک نەدەبێتە ماڵیە ئەگەر مێردی پێ ناخۆش بێت. بۆیە زۆر مەشاکل کە هاتۆتە لای ئێمە ئەوە بووە ئەو پیاوە پێی خۆش نییە ئەو ئافرەتە بێتە ماڵی ئەو ئافرەتەش هەڵەستێت دش بۆ پیاوە دۆستایەتی ئەو ئافرەتەکە و ئێنێتە ماڵی یا پێی خۆش نییە ئەو ئافرەتە بچێتە ماڵی فلان بە زدی مێردەکەێتە ماڵی سوکاریشی بێت یاخود هەر بۆ نمونە هاوڕەیەک برادێکی بێت یان ئەمە بۆ کە سوکاریش ئەتوانین تەطبیقیکەین ئەم شتە. وەڵای خوشکە بە ڕێزەکەی من ئێمە لە سەرەتا وتمان زەواج عیبادەتە ماتول عیبادەتیشە شتێکی تەوقیفیە مێرد وەلی ئەمری ئافرەتە لە ماڵێ چونکە ئەو ئافرەتەکە نەیوت قبوڵما مارەی نەهات قبوڵ معنی ئەو وەلی ئەمرم بێ خواشە فەرمێ ئەطیعوا الله وأطیعوا الرسول وأولي الأمر منكم گوێڕایەلی خوا و پێغەمبەر من و وەلی ئەمرەکانتان نزیکترین کەس لە ئافرەت مێردێتی خوای پەروەردەگارە فەرمێ هن لباس لكم وأنتم لباس لهن. ئیسلام جگە لە هەموو فکر و بیر و بۆچوونێک بە شێوەیەکی تر بیر ئەکاتەوە تەماشای زەواج ئەکات ئەفەرمێت پیاوان ساگیان ببوورە ئەشە بڕم بەڵام ئەمەوێت یەکێک لەو بەرکەوتانەی کە بەرکەوتی ئەم جۆرە کێشەیە ئێمە دواندوومانە و ئەویش قسەمان بۆکە پێکەوە سێری بکەین بزانین گرفتی ئەم برایمان چییە دواتر بەردەوامە بین. گرفتی من گەورەیە ناتوانم بە چەند دەقەیەک لۆ باس بکەم بەڵام ئەتوانم بە کورتی پێ بڵێن من گەنجێک بووم لە وڵاتی خۆم نەما هاتم لێرەش دەستم بە ژیان کرد تر ئاسان نەبوو دووبارە ژیانکردنەوە لێرە دوای 3 ساڵ کە جوابم وەگرت سواز بۆ خۆی گەورە بە معاملە خێزانی بووە لە کوردستان هەر وەکو هەر گەنجەشی دیکە بەداخەوە تووشی مشکلە و گرفتی زۆر بووم. گرفتەکەی من لەگەر خێزانم ئەوە بوو زۆر احتیمامی بە من و بە کچەکەم نەدەدا بەردەوام خەریکی تەلەفۆن و قسەکردن لەگەڵ کوردستان و یعنی شتێکی لاوەچی بوو واتە کێشەتان تەنها پەیوەندیکردن و بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بوو یاخود بەشە گرفتەکەی پەیوەندی بۆ بابەتەوە هەبوو بەڵام ئەساسیەکەی من ئەو ژنە احتیمامی بە من نەدەدا ئەمن 8 ساعات ڕۆژانەیشم دەکرد شەکەت ماندی مردی داهاتمە ماری حەزم دەکرد نانەشی گەرم بخۆم حەزم دەکرد ماڵەکە پاکخوایم وایە حەزم دەکرد کچەکەم ئامادە بوایە خاوێنی کردبایەوە حازری کردبایە لە بۆ مەکتەب بەیانیان زوو بستە مەکتەب بەس ئەوانم نەدەدیت بەڕاستی ئەوە ژیانی لە من کردبووە جەهەنەم بەردەوام ئامۆژگاری ژنم دەکرد پێم دەگوت کە ئەبێ جیاوازی بکات لە بینی ژیانی کوردستان لەگەڵ ئێرە نابێت بەردەوام هەر هۆش و دڵی هەر لە کوردستان لە لای خوشک و دایکی بی نابێت من مەلایکەتم بەس بەڕاستی سەبەبی ڕئیسی ئەو بوو چونکە ئەمن ماندی و مردی ڕۆژی 8 ساعت ئیشم دەکرد ئەو ئیشە قورسانێکە لێرە بە تایبەتی کاسبێکی حەڵاڵ پێیا بکەی ئاسان نییە حەزم دەکرد بێم و ماڵێک جەوشی ماڵەکە لە بابیان بەردەوام سەردانی خزم و کەسوکار و دۆست بکەین یعنی معقول نەبووە من دەبوو بۆ هەر سەردانشی بکەین لە بۆ برادرێک یان دۆستێک تووشی شەڕەشی گەورە بین ئەگەر ئەو حەزی لەو سەردانی نەبووایە دیکردە بیان و شەڕی پێ دەفرۆشتم وای دەکرد کە سەردانەکەمان لەبەر دڵی بکەوی ئەو جێگایانش ئەو حەزی لێبوو ئەو دەبوو ناچارم لەگەری بڕۆم ببێ ئەوەی بەبێ ناڕەزایی تر دەرببڕێن زۆر سەیر بوو ژیانی هاوبەش ئەوەیە کە تو بێکۆ نەک ئەوەی کە تو لایەنێک فەرز بکە بەس کاتێک هەوڵ نەیە گفتوگۆ بکەیت کاتێک بڕەخسێنی
پێکەوە گفتوگۆ لەسەر ئەم کێشانەتان بەردەوام قسەم لەگەر داعشی دەکرد لەگەر خوشکەکان دەکرد تەژیعم دەکردن کە ئەو ئامۆژگاری بکەن یان لەگەڵ ڕێگای مساعی بکەن ڕێگای ڕاستی پێ بشاندن واتە ئەوانش بە کێشەکانتانیان نەزانی دەیانزانی بەتایبەت عایلەی من و عایلەی هەردوو دەیانزانی و حەزیشم دەکرد بەڕاستی گوتم دوای ئەوەی کە ئەو کچەمان لەدایک بوو تەسەوڕ دەکرد ژیان ناخۆشتر بوو لێرە باشتر بڕوا زیاتر لێکتر تێبگەین بەس ئەو بەعکسەوە یانی ئەو زیاتر سوور بوو لەسەر ئەوەی کە هەر ڕێی خۆی پێ شت بوو حسابی زۆر بە ڕێی من نەدەکرد بەڕاستی مافی منی زۆر خوارد بەڕاستی یانی ئەوەش ڕێیەکردم کە من ناچارم بەرەو ڕێگایان بڕۆم بەرەو بڕیارم بۆم کە ئەمن حەزنێن دەکرد بەداخەوە لێرە مامەسایان یانی مزگەوتەکان خەڵکی باش زۆر هەوڵیاندا ئاشتمان کردەوە بەڵام ئەو بەنۆعک بەردەوام بوو لەسەر تەسەڕوفاتەکانی کە هیچ مەجالێکی لەبوو من دێشتەوە ینی نەدەکراژیان بەوەی بەردەوامی بەداخەوە کە بڕیاریشماندا جیابینەوە ئەو وعدیدا کە کچەکە هۆگری داشی بوو خۆعاتر هەمیشە کچ یان منداڵ هۆگری داشیان زیاتر بۆ بەداخەوە ئێستا ئەویشی لەبوو من ناتەوە ئێستا خۆم و کچەکەم ئیتر شەرعی بە یاسایی جیابوونەوە بەڵێکە ڕێگای خۆمان بەڵێ مامۆستاگیان تێبینی جەنابتان لەسەر ئەم بەرکەوتەیە چییە؟ بەڕێستان ڕۆژانە بێگومان سەدەها کەس یاخود ئەتوانین بڵێن چەندەها کەس یەتەلاتان لەم بەرکەوتانە تێبینی بەڕێستان چییە؟ لە ڕاستیدا ئەو راپۆرتە یاخود ئەو بەرکەوتێک کە بەڕێستان ئاماژەتان بۆ کرد ئەوە من تەرەف واحدە یەک لایەنە ئەبێ ئێمە گوێمان لە لایەنی دووەمیش بێ ئەو جا بڕیار بدەین بەڵام داماننا ئەو لایەنەی ئێستاکە گوێمان لێبوو ئەو کاکەیە ڕاستی کرد داماننا ڕاستی کرد بەڵام لە ڕاستیدا ئەو قسانەی کە من ئەیکەم مانایوانیە ئەوە بڕیاری نهایی و تێگەیشتنی نهایی من بێ بۆ ئەو مەوزوعە چونکە بێ من گوێم لە تەرەفی دووەمیش بێ لە ئافرەتەکە لەوانەیە ئافرەتەکە شتێکی تر بڵێ بەڵام داماننا ئەوەی کە ئەو کاکەیە وتی ڕاست دەکات هەمووی ئەگەڕێتە سەر ئەو خاڵە ئەو ئافرەتە مافی ئەو پیاوەی نەداوە بۆچی نەیداوە چونکە زەواجەکەی بە عیبادەت نەزانیوە و هەروەها ئەگەر بە عیبادەتی بزانی بواە ئەزانێ عیبادەشتی تەوقیفین و ڕۆژی قیامەت محاسبەی لەسەر ئەکرێ نابووە ئەو هەڵانەی بکرد بە دەرەنجامی هەڵەکانش گەیشت بە مەرحەلەی تەلاقە جەمە بەستیمە لێرە ئەوەیە ئەو ئاەتێک کە پێشتر ئێمە دابڕانێکی تێکەوت و حەقی ئاەتەکەمان نەدا خی پەروەردەگارە فەرمی هن لیباس لەکم و ئەنتم لیباس لەهن ئەمانە بەرگن لەبەر ئێوە کراون و ئێوەش بەرگن لەبەر ئەوان کەواتە ژن و مێرد بەرگن لەبەر یەک کراون جیا لە هەموو فکرەیەکە لای ئێمە مافی ئافرەت و مافی پیاو نییە بەڵکو پیاو بەرگە لەبەر ئافرەت و ئافرەتیش بەرگە لەگەر پیاو تێک هەڵکێشین بۆیە ئەگەر چه پیاو چه ئافرەت بێنی لە بەرگا دایماڵی ئابڕۆچوونە فبۆیە ئەبێ ئافرەت کە شووی کرد ئاگای لە ئابڕووی خۆی بێ پیاویش کە ژنی هێنا ئاگای لە ئابڕووی خۆی بێ ئابڕووی هەردوو کشیان ئەو ژن و مێردن کە پێکەوە ئەژی جەمە بەستی من دیارە ئەوەیە مسابێت تەواوکەری یەکتری بن تەواوکەری یەکتر بن حەز و ئارەزوو یەکێکیان مەرج نییە بۆ ئەوەی کە لایەنی خێزانیەکەیان تێک بادیا خود زاڵ بێ لایەنێکیان زاڵتر بێ لەوەی تریان بێگومان طبعا وتمان خاڵی کەم استمتاع بوو خاڵی دووەمیان دێنە گەڕێ کەسێ بێتە ماڵی ئەگەر و حەزی لێنە بێ و نەچێتە ماڵێکش کە ئەو مێردە حەزی نەبێ بچێەوە هەروە ئەوە مافەکانی پیاوە و هەروەها ئەو پیاوە کە ویستی سەفەر بکە لەگەڵ ژنەکەی کەوتی بچینە ماڵی فلان ئەبێ ئەو ژنە لەگەڵ یا بڕێ بۆ ماڵی فلان لێ ڕاست نەبێتەوە ئەو حەقی پیاوە و هەروە خزمەتکردن زۆر ئەفکار هەیە لێرە و لەوێ ئەڵێ وەڵڵاهی خزمەتکردنی پیاو بۆ ئافرەت ئەمە لە شەرعانیە و ئەمە ئیضافەیە ئەمە لە ڕاستیدا نایان پێکاوە ئیمامی عەلی ژنی ئیمامی عەلی فاتیمەی کچی پێغەمبەرە سەید نساء العالم ئەو سەید نساء العالم هات اشتكى إلى رسول الله صلى الله عليه وسلم شو شكاتي كلا بيغمت يا رسول الله من مناڵم هەنوو ماندوم زۆر خزمەتی عەلی ئەەکەم بە عەلی بڵێ بە خادمێکمان بۆ بێنێ لەو حەدیسە ئەڵێ فاتیمە خزمەتکاری عەلی بووە جا بۆی عولەما ئەفەرمون لە هەر عورف و عادات و کەلچەیەکە ئەوە دەورە بینێت فلە عورف و عادات و کەلچەی ئێمە ئافرەت لە ماڵەوە خزمەتکار بوو خزمەتی ماڵ و مێردی خۆی کردووە پیاویش لە دەرێ کاسب کار بۆ ماندوو بۆ هاتۆتەوە ماڵێ بە هەردووکیان ئەو چرای ژیانیان داگرساند و کێشە و مەشاکریان نەبووە جامە بەستی من لێرە ئەوەیە بە گوێرەی ئەو راپۆرتێک کە بینیمان ئەو ئافرەتە هەڵنەستاوە بە ئەو حەقەی کە خوا
کردوێتی واجب بە سەرشانیە وتمان ئەگەر ئەو کاکەیە ڕاست بێت بەڵام خاڵێکی ترم ڕاچاو کرد لەو راپۆرتە و خاڵش زۆر گرنگە ئەوەیان ئەو ئافرەتە کە ئەڵێ هەر بۆ من وانە بوو بۆ کچەکەشی وا کەواتە ئەمە واتایەکی ترە گەیانێت حتا گیاندەر بە گیاندارێتی خۆی خوا بەزەیەکی تێدا دروست کرد و بەرامبەر بە بەچکەکانیە چۆن ئافرەتێک مناڵ فڕێ ئەدە و ڕووی تێ ناکە بە تایبەتش ئەگە کچۆڵە بێ دای من دایک ڕمەیلی کچ زیاتر ئەکات و هەروەها دوای تەلاقیشە ئەبینین لە ئەوروپایە کە نە لە ئەوروپا لە شەرعیشە تا ئافرەتە تا ئەو منداڵە ئەگاتە ئەو مەرحەلەی کە بەشودانی دێت ئەبێ لای ئەو دایکە بێ مەسەلی ڕضاعە بە مەرجێک ئەو دایکە بتوانێت ئەو مناڵە بەخێوکە ئیذەن حەقی مانەوەی ئەو مناڵە لای ئەو دایکە بۆ چۆن ئەو دایکە لەو مافە چ لە شەرعا چ لە قانونە لی خۆش بوو و ئەو مناڵەی داوەتەوە ئەو باوکە کەواتە من هەست بە شتێکی ترەکەم نابووە هەنگاوی تەلاقیان بەهاوێشتا تاوەکو ئەگەیشتن بە مامۆستایەک و چاوی تێکردبان ئایا ئەگەر تێبینیت کردبێ ئەو برا ئاماژەی بەوەش کرد کە مامۆستایانی ئاینی و مزگەوتەکان و ئەو کەسانی لە دەوروبەری بوون هەوڵی ئەویان ناوە بەڵام دوجار گەشتون بەو قەرارە نهائیە ئەو هەوڵە تەنها ئامۆژگاری بووە من مەبەستم لە جادو سحرە ئەوەی ئەو کاکە ئێڵێ ئەگەر ڕاست بێت ئەو خوشکە ئەگەر ئێمە ئەبینێ و گوێ ئەمەیە بەڵێم بابچیە ڕقەیەکی شەرعی بەسەرا بخوێنرێت چونکە ئەگەر جادووی لێکرا بێت جادو وای کردبێ ئەمانە لێک ببن بەڵە لە بەرچاویان ڕژبووی لا شەکە ئیشیان ئەوەیە ئەگەر ئەوەش بوو بێ ئەو ئافرەتە خێر لە خۆی نابینێ مردی تریش بکە هەر ئەوە دووبارە ئەبێ و سێبارە ئەبێ خۆی زەرەر ئەکا و تووشی نەخۆشی زۆر ئەبێت من ئەوە لە راپۆرتەکە بەو شێوە تێگەیشتم والله تعالى أعلم جا لما بين ژن و مردش خاڵی مشترك هەیە خاڵی مشترك دوو خاڵی زۆر سەرەکی باس ئەەکەم یەکیان لەوانە المعاشرة بالمعروف پێکەوە ژیان لەسەر چاکە لەسەر تەبایی یعنی زۆر سەیرە پیاوێک لە دەرێ لەگەڵ منە کاگا من مامۆستا دەستم بۆ لە سینگەدا خزمەتکارم کە دێتەوە ماڵەیە کابرایەکی ترش و تاڵ یعنی چت لێکەمە بێ ئەوەی کە بۆ من ئەەکەی بۆژنەکەشت وا بکەی لەو قناعەتەدام زۆر بە ئاساییە بەڵام ئەو عجب و کبرە و ئەو هەوای کراو نەفسمانە ئەومان پێ ناڵێ یانە و ئافرەتە لە تەلەفۆنێکە دەیان جار خۆی قوربانی خوشکە دەستە خوشکێکی خۆی ئەەکە ئیقەی چیەکە ئەو پێکەنینەوە ئەو دەستە خوشکەی کە ئەو سۆز و ئەو جوانی کە بەرامبەر بە دەستە خوشکێکە ئەینوێنی بەڕە بە مەبێر بینوێنە بزانە چ بەختەوەری ڕۆکاتە ئەو ماڵێ فبۆیە ئەبێ معاشرەی معروفە بێ خاڵی دومیان زۆر گرنگە کەتمی ئەسرار نهێنی ما بینی ئەو ژن و مێردە نەچێتە دەرێ ژن و مێرد ئەگەر کێشیان هەبووتیان کەنە غورفەیەکە و لیان گەنخوان کێشەکان هەلە بێ ئەمما کە هاتە دەرێ هەر یەک خەڵوزێکی بۆ تێ هەڵەدا دوایە وا گڕەگرێ چارەسەری نابێ والله تعالى أعلم مافی ئافرەتش بەسەر پیاوە پێم وایە فلیمەکە پیاوتان دانابوو بۆیە هەر توانین لە چوارچوێ پیاوە قسەکەمەوەی ئافرەت لێی گەڕاوین بۆ جارێکی تر ئەگەر مۆڵەت هەبێ هەر شتەکە دوولانێ ئافرەت لە ماڵەوە ڕاستە ئەرکی ماڵ و مناڵ و ئەم شتانە بەڕێکات و پیاوانیش لە دەرەوە بە ئەرکی دەرەوە مەشغۆڵن بەڕاستی هەردووکیانە بێ ڕەچاوێکتری بکەن مامۆستاگیان حەزمە کرد زۆر زیاتر لەسەر ئەم بابەتە قسە بکەین چونکە بەڕاستی زۆرتر هەڵەگرێ بەڵام کاتی بەرنامەکەمان تەواوە بێت هاوکەرانم ئاماژەیان پێکرد زۆر سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس دەست خۆش بێ سپاس دەکەم بەڵێ خۆشەویستان ئەم جارش هاتینە کۆتایی بەرنامەکەتان تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ